قەزای شەقڵاوەیە لە سنووری پارێزگای هەولێر. ماوەی چەند ساڵێکە قەزای شەقڵاوە هیچ پرۆژەیەکی خزمەتگوزاری تیادا ئەنجام نەدراوە. لە کاتێکدا ناوچەکە لە فراوانبوون و گەشەکردندایە، بە تایبەتی لە ڕووی گرنگجیدانی لایەنی گەشتیاری. ڕاستی شەقڵەوە وەک نەوەی خون نییە، وەک قەزایەکە مەزن شۆلبوونەوە تێکردن هەم دەوروبەر هەم ناوەڕا. دێ تەماشەکەی پارکێکی مەزن نییە، چونکی چەند نەحیە دەوروبەرێ هەمی چاوێل شەقڵەوەی وە شەقڵەوەی چپا نە پارکێکەیە نە خزمەت گوزاریەکی وە هەیە کە دیهار بیت. تنێ ئەو بازارەمەیە هەی کە برایل عەرەب تێن پێدا تێن و چنەوەت زانە شەقڵەوە هەموو تشتا. ڕاستی بێنێ بووکی کوردستان بێنە شەقڵەوەی باس ئەس بووکانەوە بینم ڕاستی تایبەتی ناوچەی کۆڕێ کە ئێمە من خۆم دانیشتی ئەوێ لێ دانیشم، ینی خزمەتگوزاری زۆ سفرە لە ڕووی جادەبانەوە، لە ڕووی کەرتی پەروەردەوانەیە، کەرتی تەندروستیەوانەیە، ینی باخێکی گەشتیاری نێنی خەڵک بچێت یا دانیشێت هەتا بڵێ وێرانە. شەقڵاوەژە بێ ینی بەڕاستی خزمەتگوزاری زیاتری بۆ بکرێت، ینی لە چاو خۆیان کە شوێنێکی گەشتیاری و هەموو گەشتیارە ڕوویتەیەەکە هیچ وای مۆ نەکراوە. لە قەزای شەقڵاوە بەهۆی فراوانبوونی زۆری چڕی دانیشتوان تا دێت ڕێژەی سەوزایی لە کەمبوونەوەدایە. تا ئێستاش پارکێکی گشتی نیە لەو شارۆچکە گەشتیاریە کە بە بووکی کوردستان ناسراوە. لەلایەکی تریش گوندەکانی سنوورەکەش چەندان گرفتی نەبوونی خزمەتگوزاریان هەیە. خزمەتگوزاری تەواوی نەبووە، چەندین ساڵە ئاوری لێ نەدرایتەوە لە قەیرانەکانەوە تاکو ئێستا بیر لێ نەکرایتەوە. شەقڵاوە پێویستی بە پارکەکی هەبوو، پارکێک یان شوێنێکی حەسانەوەی گەشتیاران. شەقڵاوە پێویستی بە یاریگایەکی هەبوو، یاریگایەکی گەورە. زۆر بە کەمتەرخەمی ئەبینین حکوومەتی محەلی شەقڵاوە لە چاو ئەو خزمەتگوزاریانەی کەوا پێویست بوو بکاتن بۆ شەقڵاوە، چ خزمەتگوزاری گەشتیاری بن، چ خزمەتگوزاری پێویستی بن وەکو مافەک جگە لە مافە سەرەتاییەکان کە وەکو عامی کوردستان. لە قەزای شەقڵاوە زۆرینەی پرۆژە خزمەتگوزاریەکان لە ڕێگاوبان و ڕاکێشانی کارەبا و پرۆژەی ئاو تەندروستی و پەروەردە لە سەردەمی ڕژێمی پێشوو جێبەجێ کراون تا ئێستا کاریان پێدەکرێت. حکوومەت یارێم کەمترین شوێن پەنجەی دیار بووە لە بنیاتنانی پرۆژە خزمەتگوزاریەکان لە قەزای شەقڵاوە. عوسمان کورسات نیوز شەقڵاوە.